بوونی کارگەی قیر و کەسارە لە سنووری گوندی بەرلوتی سەر بە قەزای کەلار کێشە و گرفتی بۆ جوتیار و خاوەن کێڵگەی کشت و کاڵی و ئاژەڵدارەکانی سنوورەکە دروست کردووە بە جۆرێک زیانی بەدەیان دۆنم زەوی گەیاندووە و تەپوتۆزی کارگەکانیش جگە لە زیان بۆ تەندروستی هاوڵاتیان سروشتی لە وەرگاکانی ناوچەکەی تێکداوە. والله من الليلة زرعاتم هي أما داوالة حكومتي هريمة كم ولا قايم قام ولا زراعة ولا ين أما عمل ما نبغى داخن كاك حشماني نيلا زراعتك سيك برا وزراعات ما خوتشا وخوتان بينات أنا نختي الأيكات وأم شما غرقك غرق نكهر ذلك يمل زيادة بيس فلاسي فلعلم شما أنا علينا زرعك يعد كده حتى تعسيد كان لو ورقا ولا بو حيوانات شخلا بو زلام شخلا لبان أو هرزالا خومن شو دمامك أكمدم جاروا هي هلا سمتنا نفسهم راكم اسمه جانب معملك. بله ام کارگەی قیری گەرمیانە زەرێ زۆری هەیە بە تایبەتی بۆ ئاژەڵەکان ئاژەڵانە ئێمە ئەم لە وەرگە خۆڵی پێوە نشی خۆ توش نەخۆشی بووە سی و جگەری نەخۆش کردووە داواکان لەلایەنی پەیوەندیدار هاوڕێ لەم کارگەی قیرە بداتوە یاخود کارگەی چەولمەکانشی لە وەرگایەکی بمانێ لە ناوچەکە بێجگە لە ڕووی ئاژەڵداری لە وەرگاکەی پیس کردو ژنگەی وڵاتە شوێنەکەشی پیس کردو خەڵک بەهاران ناتوانێت بۆ سەفرش جاران شوێنی سیاحی بوو ئەم گوندەی ئێمە کەس ناتوانێت ئێرانە بۆ شوێن لە وەرگاکە سیاحەکان ژنگەی ناوچەکەی پاک تێکدا. پەیام سکاڵا و داواکاری ئەو خاوەن ئاژەڵ و جوتیارانەی گەیاندا ئیدارەی قەزای کەلار کە بە وتەی خۆیان جگە لەوەی بەرهەمی خاکەکەیان لەناو چووە تەندروستی خۆشیان بەهۆی ئەو کارگەیەوە لە مەترسیدایە لای خۆشیەوە قایمقامی قەزای کەلار ڕایگەیاند لەگەڵ لایەنی پەیوەنددار بە جددی کار بۆ چارەسەرکردنی ئەو گرفتە دەکەن. تاکو ئێستا وەکو ئیدارەی قەزا هیچ سکاڵایەکی هاوڵاتی و جوتیارەکانی بەرلوت بە تایبەت ناتۆتە لای ئێمە بۆ ئەم حاڵەتەی کە بەگەر هات و سکاڵا بگاتە لای ئێمە لەسەر ئەو مەعمەل قیرە و کەسارە ئەوانە کە زەرور زیانی هەیە بە کوشتکاڵ ئەو کاتە ئێمە بە پێی سکاڵەکەی ئەوان سکاڵەکانیان ڕوبەڕووی کشتتوکاڵی گەرمیان کشتتوکاڵی کەلار و ژینگەی گەرمیانەکەینەوە و خۆپاراستنی گەرمیانیشەکەینەوە داوای راپۆرت و دەرەنجامی ئەو سکاڵانەکەین ئەگەر زانیمان ئەوە بە زیان بۆ جوتیارەکان و تەندروستی خەڵک ئەو کاتە قسەی تەرمانە بێت. ئێمە کەس سکاڵانەکە ئێمە سکاڵا بکرێ باشترە لە ڕووی یاسایی و ئیداریەوە بەڵام ئەگەر سکاڵاش نەکرێ ئێمە بە داداشتونێکەکەین لەگەڵ ژینگە و کشتتوکاڵە لەسەر ئەو وەزایە. گوندی بەرلوت جگە لەوەی تایبەتمەندی خۆی هەیە لە ڕووی بەرهەمێنانی کشتتوکاڵیەوە لە هەمان کاتدا جێگای گەشت و سەیرانە لە وەرزە جیاوازەکانی ساڵدا بۆی هاوڵاتیانی سنوورەکە داوا دەکەن ئەو جۆرە کارگانە لە دەرەوەی شار و شوێنی دانیشتواندا دروست بکرێت بۆ ئەوەی زیان بە تەندروستی و بەرهەمی جوتیاران و خاوەن کارەکان نەگەیەنێت. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گوندی بەرلوت سنووری گەرمیان.